دما مقداران ملکی گشتی صوتی هند زانن دگل گهشتنا خو همی کامیرایش کاندین ببنزین افرمانگهن هنه لقزا خباتیت صوتی و دستی وان گهشتی هرچه تشتکی که بپاره بهتا فروتن یدزی و بری. اوش بلیوه که چندین هماین هات نوچونه جی لقزا خباتیش کاندین و جناف برین. از دت زانیاریان وار بگرم که چند که ضررمند بونه جوه پروسه دیفداچون لسروی مجاره گهشتی کیوه ممکنه افکسه بهنه آشکارا کرن و بگهنه سزای خوی عادلانه آیا افکسش کیوه هاتینه هجای عمید سهیل نجم الدین عولا ریوبریا را گزنامه و بار شارستانیا هولیر میوان منه هجای عمید تو گلک خیراتی کردستان 24 زور سپاس افکسیت هید گهشتی دگل گهشتنه یکسر کامیره اشکاندی بنزین اینا فرمانگه هید صوتی چه گهشتی دستی وان که 2 دینار آبکت یدزی و بری. بله زور سپاس. اگر زانیاریم دائما چند فرمانگه هاتین سلطان. بله. بداخل دنیا کاملگی کارتی اجتماعی خبات که پیک ده لسه فرمانگه کارتی اجتماعی خبات فرمانگه کارتی اجتماعی کورگوسک فرمانگه کارتی اجتماعی رزگاری. کاملگ خالشی دما مقدار کاملگ خالشی نابر پر سالن کتا اثر فرمانگه که لەلایەن بەڕێوەبەری فەرمانگەکە ئەفسەرمان و کارمەندان هەوڵ دراکە ڕابگیرێن بەڵام بەهۆی بەکارهێنانی چەک و تەهدیدی کوشتن و بەکارهێنانی چەق و نەیانتوانی ڕامبگرن بۆیە ئەوەی کە لە دەستیان هاتکردان ئەوەی لە بیدات سەرەتا کردیان شکاندنی کامیرەکان بوو بەداخەوە سوتاندنی ئاڵای کوردستان بوو ئەوەی لە دەستیان هات بردیان دزیان ئەوانی تر کە دەستیان نەگەیشتێ شکاندیان و سوتاندیان نزیکەی ئەمە ئەو سێ فەرماگە نزیکەی 111,000 هاوڵاتی بەڵگەنامە و دەکومنت و بەڵگەنامە کاغزیەکان لەو فەرمانگانە هەر سێ فەرمانگە هەبووە تێستا نزیکەی 111,000 هاوڵاتی کارتی نیشتیمانی دەرینایە بەداخەوە هەموو بەڵگەنامەکان سوتاندرانە تا و کاتێککە ئەمە لە ستۆدیۆنە زێدەتر لە 111,000 هاوڵاتی بەڵگەین وان هاتینە شەوتاندن و سوتاندن ئایا ئەمە چاوە دهێنە بەگەڕاندن هیچ ڕێیەک هەیە؟ گەڕانەوەی بەڵگەنامانە زۆر ئاستەمە و لە هەمان کاتدا کەلوپەلەکانی کە ئەوان دەستیان کەوتە شکاندیتیان یاخود بردیتیان هینانەوەیان کەمەک زەحمەتە بەرەوە کەلوپەلانە تایبەت بە کارتی نیشتیمانی لە بازار دەست ناکەون لۆیە کاتێکی زۆری پێویستە مە پێویستمانە هەموو هاوڵاتیان پاش نەوژەنکردنەوەی فەرمانگەکەی پاش دابینکردنی کەلوپەل تایبەت بە کارتی نیشتیمانی یەکێکە سەردانمان بکەن بۆ دروستکردنەوەی بەڵگەنامەکان لە گۆڕی زانیاریەوە هژمارەوان کەسێن دەما مقدارێن هێرشی وان سەر هەر سێ فەرمانگە هاکری هژمارەوان چەند بوو تەمەنیوان چەند گەلێک زۆر بوو ئەو لیژنێمە پێکمانینا ئەوڕۆ کە سەردانی فەرمانەکان کرد بە جێرەی وتەی ئەفسەر و فەرمانبەرەکانی خۆمە زۆربیان گەنج بوونە زیاتر لە 30 کەس زیاتر بوونە ناو فەرمانگە کە زۆربیان چەکدار بوونە دەمانچیان پێ بووە یاخود چەقویان پێ بووە زۆربەی ئەوانەی کە لە فەرمانگەکەش بوونە هات تەنانەت دار و گوڵ و جام و ئەوەی بەدەستیان کەوتە شکاندیتیان و تێچاندای و ئاگریان تێبەردایە تەنانەت کامیرەکە و دیڤار و کەلوپەلانەی کە زانیتیان دەناسرێنەوە هەمیان سوتاندیان گوتیان هەتا قاسەکەشیان تاڵان کردووە هەر شتێک 2 دیناری کردی بێ لەم فەرمانگانە بردیانە ڕاست دەکەین ینی لە ڤیددیوەکە دیارەکە قاسەکە شکاندراوە کۆمەڵێک کەلوپەلی تایبەت بە فەرمانگەکانی مەی تێدا بووە و کۆمەڵێک پارەی تێدا بووە بە فیشک بە قاسەکەیان شکاندیە و ئەوەی لە دەستیان هاتیە بردیتیان لەگەرەخوایان زەرەر و زیانێن شەوتاندن ئاوان هەر سێ فەرمانگەهان چەندە؟ گەلێک زۆرە تاکو ئێستا لیژنە خەریکن خەملێنراوی بۆ دەکەن بەڵام نوێژەنکردنەوەی کاتێکی زۆری دەوێت پارەشی زۆریشتەوە لە بەرەوەی سێ فەرمانگەنە ئەو سنوورەکی گەورەیە و قەزایە وەکو گوتم خەڵکەکی زۆریش لەو فەرمانگانە کارتی نیشتیمانی تاکو ئێستا دەرهینە باشە ئەو کەسانێ ئامانجیان چ بوو کە ئاڵای کوردستان بستێنن ئەوە پرسیارەکە ینی ئەمەش پێمان تەعجوبی بوو تەوەقوعمان نەکرد هەرچەندە ئەفسەر و کارمەندانی ما پێشوەختە لەوێ بوونە ئەوان کە پەیوەندیان لەگەڵێمە کرد بە خۆمان تەوەقوعمان نەکردیانی کە ئەو خەڵکە بێ ئەو فەرمانگە مەدەنیە ئەو فەرمانگە خزمەت گوزاریە کە تایبەت بە خەڵکی ئەو دەڤەرێ بە تایبەت بە خەڵکی ئەو قەزایە بیستۆن و تێک و پێچی بدەن ینی لێرە جێی سەر سوورمانە ئایا ئەو تێکدانە ئەو شکانە ئەو دزیە لە بەرژەوەندی چێدایە ئایا هیچ ڕێگایەک هەیە کە لە ڕێی کامیرەکانی چاودێری ئەم کەسانە بدوزنەوە کە چێن؟ بەڵێ ئەمە هەر ئەمڕۆ بەیان و دوونێش خەریک بوون لەگەر هێزە ئەمریەکان لەگەر دەستگا تایبەتەکان و تایبەتی دادگای لێکۆڵینەوە سکاڵامان تۆمار کردووە هێزە ئەمریەکان خەریکن بەڵگە کۆ دەکەنەوە تا ئەو کاتی ئەمە لێرەینە خەریکی لێکۆڵینەوە باشە ئەگەر بڵێن گریمان ئەم کەسانەتان دەستگیر کرد سزایان چی دەبێت؟ بەڵێ سزایەکان زۆر توندە لەبەرەوەی مولکی حکوومەتە مولکی گشتیە بەڵگەنامەکان دروستکردنیان
بەڵگەنامەکان کۆکردنەوەیان زۆر زەحمەتە ئەنی ئەو بە جۆرەی یاسای عێراقیەوەنا سزایکی زۆر قرس دەدرێن هەتایە یاخود تا موەبەت تا و کاتێکە ئەو بەڵگەنامانە دروست دەکرێنەوە زۆر زەحمەتە لۆمە لۆ فەرمانگەکانمان لۆ ئەفسەر و کاربندەکانمان ئەمە هەموو بەڵگەنامە کۆ بکەینەوە جارشتر باشە ئەگەر ئەمانە کەسی مەدەنی بن بۆ چەق و چەکیان پێ بووە مەرجەی سەرسوورمانە لە بەرەوەی بە جۆرەی وتەی فەرمانبەر ئەفسەرەکانمان شارەزا بوونە لە بەکارێنانی چەک هەڕەشەی کوشتینیان لێکردین و تەنانەت فیشەیان پێوە ناینە خۆش بەختانە ئەفسەر و کارمەندەکانمان سەلامەت دەرچوینە بەڵام بە جۆرەی وتەکانی وان زۆر شارەزا بوون ئەنی کە هاتینە بە بەرنامە هاتینە یەکەم کارکردیتیان تەوەقع دەکەین ئەمەش بەرەوەی لە بیدایەت کە هاتینە پێش هەمووشت کامێرەکان ئاشکاندیە DVR-ەکانیان سوپاندیە ئەو کەلوپەلانەی کە زۆر گرنگ بوونە ئەوانەی کە بەهادار بوون ئەوانیان بردیە ئەوەی نەیانتوانێت بن هەمیان شکاندیە و ستاندیتیان هەندێک دەڵێن هەندێک لەو کەسانە ڕایان کردووە بۆ لای سلێمانی هەندێکی شار کورد نەبوونە ئەمە ڕاستە؟ ئەوە لەو دەستگا تایبەتەکان و هێزاناملەکانی کە لێکۆڵنەوە دەکەن ئەوان دەتوانن پرسیارە جواب دەنەوە ئەوان لێکۆڵ باشە سوتاندنی ئەم هەموو بەڵگانە کە زیاتر 100,000 کەسە ئەمە تەئسیریان لە ژیانیان کار و ئیشیان دەبێتن حکوومەت بوویان چ دەکەتە ئەو کات تاکیت ئەمە کو باسم کرد کۆکردنەوەی و بەڵگانە و دروستکردنیان زۆر زەحمەتە خەڵکەکی زۆر لەوانەیە ئێستا پێویستی بە دەرهێنانی کارتی نیشتیمانی بی خەڵکەکی زۆر پێویستی بە سوڕەت قەیدی بی یاخود نەخۆش بی پێویستی بە جەوازبی سەفەر بکە بەڕاستی زەرەرێکی زۆر بە خەڵکی ئەو دەڤەرەی کەتیە کە زۆر زەحمەتە مەبتانین بە ماوەی کورت ئەو بەڵگەنامانە کۆ بکەینەوە کارتی نیشتیمانی و دەربێن ئەو کەلوپەلانەی کە وەکو ئامێر و کەلوپەلی دەرهێنانی کارتی نیشتیمانی کە زۆر گرانبەهان کە زۆر کڕینیان زەحمەتە کە لە بازار نییە ئەو یەک لە شێشە گەورەکانی مێ باشە بەڵام خەڵکی هەیە نەچارە ئەم بەڵگانەی هەبێ تا ئیشی کاری خۆی بەڕێوە بە ئایا حکوومەت لە بۆ ئەوانە چی دەکات بڵێ ئەمە تا ئەو کاتەمە لە سنتەری ڕێبەرارتی ڕێگەزنەوە باری شارستانی هەولێر هەوڵ دەدەین فەرمانگەکمان کردەوە بە ناوی تۆماری ناوەن تەزیل مرکزی ئەو هاوڵاتیانەی کە زۆر پێویستیان یاخود نەخۆشن یاخود سەفەریان هەیە دەتوانە سەردانمان بکەنەوە هەوڵ دەدەین لە تۆماری ناوەند یارمەتیان بدەین کارتی نیشتیمانیان بۆ دەربنی ناخود سوڕەت قەیدام بدەنە یاخود پێویستیان بە بەڵگەنامە سەرەتایی و ئەساسیەکان ببیان دروست بین. ئێژای عەمید سوهێل چەند ساڵ پێشتریش هەمان دیمەنانەی کە لە خەباتمان بینی ستاندنی فەرمانگەکانی مەدەنی حکومی لە لای حەڵەبجە و سلێمانیمان بینی کە ئەم جارە دیسان دووبارە بوونەوە بۆچی ئەم نەریتە لە ناو کورد هەیە لە هەر ئاڵوزیەک چۆزانم شتێک ببێ یەکسەر دەست دەبن لە بۆ ستاندنی فەرمانگەکان بەڵێ بەداخەوە مەکو لە سەرەتا باسمان کرد ئەو خەڵکە تێک دەرە و خەڵکە ئاژاوە ژێرە یعنی تەنها ئەوەی زەرمەندە خەڵکی سیڤیلە تەنها ئەوەی زەرمەندە هاوڵاتیە لێ ینی ئەمەش پێمان تعجبی بوو جێی سەرسوورمان بوو کە ئەو فەرمانگە خەدەمیانە بستێنرێ ئەو فەرمانگە خزمەت گوزاریانەیە کە هاوڵاتی سوودمەندلەی بستێنرێ ینی ئەو دەبی دەستەکی تاکیت مدەبەر یاخود بە بەرنامە ئەو کارانە کرابی. باشە ئەو مەسەلا ئەو کارەی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان چەند ساڵە دەیکە و بەردەوامە بە دیجیتالکردنی فەرمانگەکان بە دیجیتالکردنی حکوومەتە ئەگەر ئەم سیستەمە 100% لە هەموو فەرمانگەکاندام و دەستگاکان جێبەجێ بکرێ ئایا ئەمە نابیتە هۆی ئەوەی کە ئەم بەڵگانە ئەم دکیۆمنتانە ئەگەر لە شوێنێک بسووتێن و لە ناو ببرێن لە شوێنێکی دیکە هەن ئەمە ڕێخۆش کردەبێ لە بۆ ئەم شتەی مەوەکو باسم کرد لەبەرەوەی کارتی نیشتیمانی هەم سیستەمەکی ئەلکترۆنیە لە سێڤەری هەیە هەموو داتایەکان مەوجودە ئەوانەی کە خاوەنی کارتی نیشتیمانینە خۆشبەختانە ئەو فەرمانگەی کە کرایتەوە لە بارەگای ڕگەزنامەی خۆمان ئەمە دەتوانین لەوێ هاوکاریان بکەین بەڵام بەڵگەنامە سەرەتاییەکان لۆ دەرهێنانی کارتی نیشتیمانی ئەو 111,000 کەسەی کە لەو سنوورەی هەبوو هەر هەموو ستێنراینە لێ هەر هاوڵاتیە کە سەردانمان دەکات پێویستمان بەوێ بەڕاستی کەواتە پێکەوە گرێدانی سیستەمی حکومی زانیاری هاوڵاتی لە یەک سێڤەر لە یەک سیستەم ئەمە هاوکار نابێ لە بۆ هەر هەڕەشە و هێرشێکی تری ئەوها بەڵێ هەیتمان خۆشبەختانە هەیتمان دەتوانین هاوکاری هاوڵاتیان بکەینەوە بەڵام وەکو گوتم لە بەرەوەی سنوورەکە زۆر گەورەیە زیاتر لە 111,000 هاوڵاتی خاوەنی کارتی نیشتیمانیە سەردانی کردنیان لەو سنوورە ئەو شوێنە دوورە و لۆ بارەگەی بەڕێوبەراتەکەمان کەمەک زەحمەتە خاستن لۆ منداڵ و پەکەتەوە یان ئەو کەسانێک کە نەخۆشن یان ئەو کەسانێک کە بەتەمەنن طبعاەوە زەحمەتە لۆیان ینی خەڵکەکی زۆریان ئەزیەتە خەڵکەکی زەرەرەشی زۆریان لە خەڵکدا و تاکیی دژە و خەڵکانەی کە حالیان پێویستیان بەو بەڵگەنامانە یاخود دەرهێنانی کارتی نیشتیمانەی کەمەک ئەستەم دەبیلیان
بەڵام ئەمە هەوڵ دەدەین لەسەر ڕاستپاردە و ڕێنمایی جەنابی وەزیری ناوخۆ و بەڕێوەبەری گشتی ڕێگەزنامە ئەوڕۆ بریارماندا ئەمە لە بەیانی ڕا هاوکاری و کەسانە بکەین کە زۆر پێویستیان بە دەرهێنانی کارتی نیشتیمانە یاخود بە سوورەت قەیدا یانە خودداوانەی نەخۆشن هاوکاریان بکەن. باشە زۆر سپاسیەتت کەم هێژەیە ئەمید سوهێل نەجمەدین ئەوڵە ڕێڤەبەری ڕێڤەبەریە ڕێگەزنامە و بارێ شارستانی بخێربەی سەرچاوە. زۆر سپاس.